نووسینێکمان هەیە لە بەڕێز بێهروز ڕەوف باسێکەکە لە ڕێکەوتنی ئاشتی لەسەر غەزە و سەرنجێکی لەم بارەیەوە هەیە. دەڵێت کە ڕێکەوتنی غەزە لەگەڵ دیدگای نەتانیاهۆ و حکوومەتەکەی ناگونجێت. نەتانیاهۆ هەموو ڕاستڕەوە توندڕەوەکانی نێو دەسەڵاتی ئیسرائیل دەیانەویست ئۆپراسیۆنە سەربازیەکان بەردەوام بن، بەڵام ترامپ لە ویستی ئەوان گەورەتر بوو. پلانەکەی ترامپ بۆ ئاشتی قورسە لە قۆناغی گۆڕینەوەی بارمتەکان و دیلە فەلستینیەکان زیاتر ببڕێت، چونکە قۆناغی دووەم چەکداماڵینی ئەو لایەنە و واتە حەماسە و هەروە ئاسان نییە. لایەندی پەیوەندیدار کە خودی حەماسە تا ئێستا چەند جارێک گوتوێتی کە ئەمە قبوڵ ناکات. ئیسرائیل کاتێک دیمەنی غەزە بەو شێوەیە ببینێت چەکەکانی حەماسی تیادا چالاکە بەبێ گوێدانە و بەو بەڵێنانەی کە ترامپ بۆ هێنانەدەی ئاشتی بەلایەنی تورکی و قەتەری و میسری وڵاتانی عەرەبی و ئیسلامی داوە هێزەکانی خۆی جارێکی تر بەرە و هێڵا جێهێشتووەکانی ئەم دواییە کە پێشتر لێبوو دەگەڕێنێتەوە. وەلای ترامپیش گەر هەمان دیمەن ببینێت کە حەماس شەک تەسلیم ناکات، ئەو کات قسەیەکی جیاوازتری دەبێت بۆ ئەو دۆستانەی خۆی کە بەڵێنی پابەندبوونی بە پلانی ئاشتیەوە داوە لەلایەن ئیسرائیلەوە. هەرچی ئیسرائیلە چیتر ڕێگە نادا جارێکی تر حەماس چ وەک ناوی حەماس یان هەر ناوێکی تریش بێت کە خۆی لە گۆڕینی ناوی بزوتنەکە ببینێتەوە بۆ ناوێکی تری جوڵانەوەی سیاسی بێت، چەک بەشدار لە چالاکی سیاسی و حکومڕانی لە داهاتوودا قبوڵ بکات. بۆیە سەرکەوتنی تەواوی خۆناغەکانی ئاشتی لە سەرکەرتەکە هەروە ئاسان نابێت و ئەگەری دەستپێکردنەوەی شەڕ پێدەچێت دووبارە لەبەر دەرگا دەبێت.